تا دێت بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان زیاتر دادەبەزێت. ئەمە ناجێگیری خستۆتە نێو دڵی بازاڕەکانی دراو بە تایبەتی ئەوانەی کە ئاڵوگۆڕی دراو یاخود ئاڵوگۆڕی بازرگانی دەکەن. لە دوێنێەوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار ڕوو لە دابەزین ئەمڕۆژ گەیشتۆتە 156,000 دینار بەرامبەر بە 100 دلار مامەڵەی پێوە دەکرێت. پێشبینی دەکرێت بەهای دینار زیاتر ڕوو لە دابەزین بکات. ئەمەش لە مێژووی ئاڵوگۆڕی دراوی دینار بەرامبەر بە دۆلار ئەمە گەورەترین داکەوتنە تۆمار دەکرێت. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دکتۆر توانە نەجەف پسپۆڕی بانکی و دارایی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر توانام کاتت باش داکەوتنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لەم دۆخی ئێستادا تا چەند قبول کراوە؟ ئەم کاتی بەڕێستان و بینەرانی بەڕێزشتان باش. من ئەچمەوە سەر ئەو سەرەتایی کە بۆ ئەم کەناڵە بەڕێزەی جەنابتان پێشتریش هەر لێدوانم داوە سەبارەت بەم بابەتە هەر لە گۆڕینی نرخی گۆڕینەوەی دراو لە نێوان دۆلار و دینارە لە سەرەتاوە کە بانکی مرکزی بڕیاریدا بەو شێوەیە نرخی دیناری عێراقی دابەزێنێت بەرامبەر بە دۆلار. ئەم بابەتە پێشبینی کرا بوو لەبەرەوەی بەڕێستان نەزانن لەو کاتەیە تقریبان سیاستێک جێبەجێکرا سیاسەتی مانج ئەکسچێنج ڕێیت بوو باوڵێن ئیدارەدانی نرخی گۆڕینەوەی دراو لە 121,000 و 122,000 و 120,000 تا ئەو بابەتە ئیدارە درابوو لەلایەن سنترال بانکە و یان بانکی مرکزی عێراقیەوە. لە ئێستاشدا پاشەوەی ئەو بڕیارە دراو نرخی دیناری عێراقی بەو شێوەیە دابەزێنرات بەبوونی چەند هۆکارێک کە زۆر باسمان لەسەر کردووە کە بێتەوەی بژانەوەی ئابووری عێراق و هەروەها لەبەرەوەی لە ئێستا زۆرترین هەناردەکردنی کاڵاکان کە نەوتە لە عێراقەوە بە دۆلار ئەفرۆشتێ و نرخی گۆڕینەوەی دۆلارەکەش چەند بەهێزێ بۆ ئابووری وڵاتەکە باشترە. ئەمە ئەو هۆکارە بووکەوە ئەمەش پێشبینی کرا بووکەوە لە نرخی ئاسایی خۆی باڵێن زیاتر دابەزێ. لە ئێستا لە پاش دروستبوونی ئەم کابینە نوێنشەوە بە سەرپەرشتی سۆدانی و کەمبوونەوەی عەرزی دۆلار کەمبوونەوەی خستنەڕووی دۆلار لە بازاڕەکان و لەلایەن بانکەکانەوە بە هۆکاری ئەوەی کە هەندێک لە بانکەکان سنووردارکراون و هەندێک بانکەکانیش کە ئێستادا باڵێن دۆلارە نادرێتێ بۆی عەرزی بکەن لە بازاردا هۆکار بووە بۆ دابەزانی زیاتری نرخی دیناری عێراقی. لە هەموویشی گرنگتر تەوەقوعاتە. ئێمە لە زانستی ئابووریا زۆر باڵێن حساب لەگەڵ لەسەر تەوەقوعاتەکرێت لەبەرەوەی هەتاوەکو متمانەیەک نەدرێتە بەکاربەر متمانەیە نەدرێتە ئەوانەی کەوا کاری کڕین و فرۆشتنی دۆلار و دینار ئەکەن. ئەم تەوەقوعاتە بۆ شێوەیەکەوە هەمیشە تۆقیعان بەرەو ئەوەیە کەوا نرخی دینار زیاتر دابەزێت لە چاو ئێستادا. بەڵێ دکتۆر دەبارەی دابەزینی زیاتری بەهای دینار بەرامبەر بە دۆلار یعنی دۆخی ئاڵوگۆڕی بازرگانی نرخی کاڵاکان چکە عێراق کاڵایەکی زۆر لە دەرەوە بە دۆلار دەکڕێت ئەنی دۆخی گوزەرانی خەڵکیش ئەو کاتی دەکەوێتە مەترسیەوە. چۆن بتوانرێت ڕێگری لە دابەزینی زیاتری بەهای دینار بگیرێت؟ پێشتریش ئاماژەم پێداوە کاکێ من دقیق ئەوەی کە ئێمە قسەی لەسەر بکەین کاریگەری ڕاستەوخۆی لە جیرفانی خەڵک ئەبێت بەرز و نزمی نرخی دۆلار و دینارە لەبەر ئەوەی بەڕێستان نەزانن زۆربەی ئەو کاڵا و خزمەتگوزارانێکەوە لە عێراقدا هەن بە هاوردە ئەکرێن لە دەرەوەی وڵات بۆ وڵاتێکی بەرهەمهێن ئەمە بابەتە زۆر کێشە نابێت. بە وڵاتێکی و چاینا بە یاسین بە هیچ شێوەیە دابەزینی نرخی ئەملەکەی لەوانەیە هاوکار بێ بۆی بتوانێت کاڵا و خزمەتگوزارەکانی لە دەرەوەی وڵات ساختکاتەوە. بەڵام بۆ وڵاتێکی عێراق کاریگەری ڕاستەوخۆی لە جیرفانی هەموو تاچەکە بێت لە جیرفانی هەموو خێزانێکە بێت لەبەرەوەی هێزی کڕینی پارەکەیدا ئەبەزێنێ بە مقارنەتەن بە ئەو هێزی کڕینێکەوە پێشتر هەی بووە لەبەرەوە بەڵێ بەدەونایەوە دابەزاندنی نرخی باڵێ نرخی گۆڕینەوەی دیناری عێراقی بەرامبەر بە عملەی ئەجنەبی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هێزی کڕینی دیناری عێراقی. دکتۆر لەبارەی سیاسەتی نرختینەوەی عێراق یعنی ئێستا عێراق دەڵێ من خاوەنی 90 میلیارد دۆلارم یەدەک ینی بۆچی ناتوانێت ئەو هاوسەنجی ڕابگرێت کە دەڵێت دۆلار کەمە لە بانکەکان یاخود لە بازاڕەکاندا کەمە بانکی مرکزی ناتوانێت ئەو کۆنتترۆلی ئەو بازاڕە بکات؟ بەڵێ بە دڵنیان و جەناب ئاماژێکی جوانت پێدا خواست و خستنە ڕووە خواست و خستنە ڕوو دیارەکات
لەسەر ئەوەی کەەوە بانکی ناوەندی عێراقی بڵێ لە ئێستا ناتوانێت ڕایگرێت ئەمە زانستی نییە ئەو لەبەرەوە هەم احتیاطی نەقدی ئەجنەبی کە دۆلارە لە عێراقا زیادی کردووە و هەروەها هەم نرخی باڵێ نرخی گۆڕینەوەکەش وەکو جەنابەت بوو 146,500 دینار لەبەرەوە هیچ هۆکارە نییە بە ڕای بەندە بەپێی ئەو باڵێن توێژینەوەشی یا ئەو بابەتی لەسەرم خوێندوێتەوە نەخێر هیچ هۆکارێک نییە تەنها زیادکردنی عەرزی دۆلار لەلایەن بانکی مرکزی و بار هۆکارە بێت یا لە ڕێگەی بانکەکانەوە بێت تەنها هۆکارە بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی جێگیر نرخی دیناری عێراقی و دۆلاری ئەمریکی بهێنێتە شوێنە ستانداردەکەی خۆی. بەڵێ دکتۆر توانە نەجەف سپۆری بانک و دارایی سوپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس. سەرچاو